نەمردم من ئەگەرم جاورە بێتۆ نەچم شەر بێ هەتا ئەم خوارە بێتۆ دەروونم خاڵیە وەک نەیدەناڵێ هەواورێکی چڕپێ هاواورە بێتۆ بیرایم کوێرە هەڵناوێ بەڕووی کەس مژەم یەک یەک دەڵێ بزماورە بێتۆ هەموو ئەعزایی ناڵینم دەناڵێ سەراپا میسلی مۆسیقارە بێتۆ قەسەم بەو شەربەتی دیداری پاکەت شەرابم عەینی ژەهری مارە بێتۆ لەکن تۆ خاور و خەس گوڵزارە بێ من لەکن من خەرمەنی گوڵ خاورە بێتۆ لەکن من با وجودی ناس وەجناس کەسی تێیدا نییە مشاورە بێتۆ هەتا تۆم ئاشنا بووی ئاشنام بوون ئەمێستا موو بەموو ئەغیاورە بێتۆ هەموو ڕۆژێ لە تاو هیجراونی ئەمساڵ تەمەنای مردنی پێرارە بێتۆ لە حەسرەت سەروی قەدت چاوی نالی دوو جۆگە بەڵکو دوور و باورە بێتۆ دەست خۆش دەستان خۆش بێ زۆر سپاس مامنونە بن سڵاوتان لەبێ خۆشحاڵم لە شەوێکی دیکە و بە کۆمەڵێک بەرگە و بابەتی تر ئەبینەوە میوانی ماڵەکانتان هیوادارم نوێژ و ڕۆژ و تاعاتی هەمووتان قبوڵ بوو بێت پرۆگرامی ئەم شەومان لە جیاواز لە شەوەکانی تر دەستمان پێکرد کاکە هەڵدێری میوزیسیان و گۆرانی بێژ لەگەڵمانە بێ ئەم شەو لە سەرەتای پرۆگرام تواناش بە دەنگە خۆشەکەی شارێکی بۆ خوێندینەوە سڵاوتان لەبێ ماندوو نەبن زۆر سپاس چاوان سڵاوتان لێبێ ئەم شەویش لە نۆڕادیۆ کوچاوان وتی بە کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاوازەوە جیاوازتر لەوانەش هەڵدێر بەعودەکەیەوە لەگەڵمان دەبێت و چەند بەرهەمێکی میوزیکیمان منیش حتمەن هاوکارێ بم زۆر سپاس پێشکەش دەکات هیوادارم بینەرما بن تا کۆتایی پرۆگرامەکە چونکە زۆر بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون با سەرەتا بچینە لای هەڵدێر سلااوت لێبێ زۆر سپاس باشن زۆر سپاس ماندوو نەبن وەڵا زۆر باشم زۆر باش زۆر باش هیچ کێشە و گرفتێک بۆ دروست نەبووە توێنێتی برسێتی بێتاقەت نه هەتا کوێستە نا توانە پێش ماوەیەک چاپێکوتنێکم لەگەڵ کردم کاگەڵ دێر ئەڵەن زۆر میزاجیت لە ڕەمەزانەوە سعکەوتوونە لە ڕەمەزانە باشترم وەڵا بە پێچوانەی خەڵکەوە خەڵک لە ڕەمەزانە زۆر تووڕابێتوانە بەس ئەم نانە لە ڕەمەزان باشترم ئەی لە هەر لەو پرۆگرامی کە چاوان پێشکەشی کرد لەگەڵدا بەڵێنێکدا لەگەڵ دوو کەڵەکەی چۆنی وەڵا وەبزانەوە ڕۆ پێنجەم ڕۆژ بۆنا پێنجەم ڕۆژ ڕەمەزانمان ڕۆشت الحەمدولله هەتا ئێستا نەمشێشاوە جگەرە پێنج ڕۆژە نەمشێشاوە باش بەڵێنەکە تەسەوڕ دەکەم باشتریش بم یعنی هەتا يعني زۆر حەزم زعیفیش بوومە پێنج ڕۆژ طبعا بەزانم وعدەکەی توانە ئەو بردوێتە سەر توانە وعدیا بوو تا ڕەمەزان تەواو بێ زعیف بێت حەزەکەی بابینەران بڕیاردە بەجددی لە پرۆگرامەکەی تۆ ئێستا وەڵا ڕاستە فەرقی هەیە زۆر سپاس مەمنون هەڵدەر من حەزەکەم پارچەیە میوزیک بە یەکەوە عەزف بکەین من دەمێکە نابێت لێ بکەیت دەبێت قاعم عەزف نەکردووە ساڵانێکە منیش دەمێکە عەزف نەکردووە منیش بۆ خۆم گویان لە یەکرم لە بڕی بەداخەوە ناتوانم لەگەڵیان بەشدار بم توانای بە سەپڵۆ لەگەڵمان بێ نابێ ڕەمەزان کە تۆ بووی اوكي دوو
بژین ناتوانە باشی زۆر ئەوە بڵێ زۆر پێێتەوە دیار بێکرد زۆر پرۆشتم نەکردووە لە سەرەتایشەوە تا لەگەڵ هەڵدێرا بەخوا دەرنەچووم نانا زۆر باش کاکەتوانە یاخوا بەخێر بیتەوە زۆر سپاس دەکەم کاکتوانە باسی ئەجوای ئەم ڕەمەزانەمان بۆ بکە بەچیەوە زیاتر سەرقاڵیش گە لە دەوام و ئیش و کار ئەەکەی هیچ پرۆژە و وینێکی تازە و بەدەستەوەیە بۆ جەژن بێ بۆ دوای جەژن بێ کۆمەڵێک بەشغوڵی ئەومە زیاتر ئێستا حالیان لە 1964 خەریکی دروستکردنەوەی کۆمەڵێک بەرهەمین بۆ هەندێک لە گۆرانی بێژەکە بەنیازی پرۆژەیەکی وان هێشتا لە جێبەجێکردنی ینی بەڕاستی بەڵام وا خەریکین ستێپ بای ستێپ لە بەرنامەنی بە دوێت خۆت لەگەڵیان بەشدار بیت احتیمالی هەیە بەشێک لە گۆرانی بێژەکان کە ئەوانەی ئەو بەنیازی ئەو کارین لەگەڵیان لەوانەیە لە بەشێک لە گۆرانی بێژەکان وەکو دوێت لەگەڵیان بین بەس دڵنیام کە شتێکی زۆر جوان و زۆر تایبەت دەبێت کە نەکراوە بەرهەمانە خۆیانە نیایی کەسان هونەرمەندی ترە ئەوان دەیڵێنەوە چۆنە بەشێک لە بەرهەمەکانی خۆیانن بەشێکیش لەو گۆرانیانەیە کە فۆلکلۆرن یاخود ئەو گۆرانیانە کە طبعاً بەردەوام لە زاکرە و لە هزر و خیاڵمان هەیە ئەو گۆرانی کۆنانەی هیچ هونەرمەندێکتان ئاگدار کردوێتەوە لەو پرۆژە بەڵێ یەک لەوانە ئێستا ئامادەکاری بۆ دەکەین یەک لە گۆرانی بێژەکان خانمە گۆرانی بێژەکە ئەی خۆت بۆ خۆم لەگەڵیمە لە پرۆژەکە لەگەڵ پرۆژەکەیت خۆت هیچ بەرهەمێکی نوێت دەبێت وەکو میوزیک وەکو گۆرانی بەرهەمی تازەم هەیە ئێستا هەمە بەڵام هەم لەبەر مەشغوڵی خۆم ئەم لەبەر مەشغوڵی 1964 ناتوانم جارێک بەزدی ناتوانم جارێک کلیپیان بۆ بکەم مەشغوڵی خوێندنیشم بۆ خۆت ئاگاداری هەتا ئەویان تەواو نەکەم تەسەوڕ ناکەم یەک نەسیحەتی برانە لە دوای ماستەرە یەکسەر دکتۆراگەی کا بکەوت تواناڵەیە ترسم وەڵاهی ناوێرم بەجددی قورسە زۆر کاکتوانە وەڵاهی قورسە ئارێ وەڵا قورسە بەس ترە بێ قۆڵی لێ هەڵماڵە وانە شەڕنیوە شەڕەیەکە ئەو دەرچیتر چیتر توانە با گۆرانیەکی ئاینی سرودێک مناجات ئەزانم یعنی کەس بەرنامەکەوت و قورگم تەواو نییە و نەخۆش هەر شتێکی پێڵێن ڕۆژ بەدەمامکەوە هەردەوامیە کرد بەس کێشە نییە ئەو ئێستەوە کۆی لێدیا زۆربەی گۆرانی بێژەکان کە داواتەکرێن لە بەرنامەی لار شوێنێ وڵی قورگ بەزنا بەجددی قورگم تەواو ناشایەتی دوێن کە نەخۆشی کاخستۆ ئیفێکتەکەم بکەوە مەمنون طبعاەوە یەکێکە لە گۆرانیە کۆنەکان بەزدی ئێستا بیرم نەماوە چێگوتێتی خۆزگە بتوانی بە بیرم بێتەوە چکە زۆر کۆنەوە گۆرانی بەڵام یەکێکە لە سرودە هەرە جوانەکە کە بۆ ڕەمەزان بەڵێ رمضان 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 مانگی پیروزی قرآن مانگی پیروزی قرآن که رمضان دیتوا دڵمان دەبوژێتەوە کە ڕەمەزان دێتەوە دڵمان دەبوژێتەوە چونکە خەڵاتی خوایی لە سەرەتا و کۆتایی مانگی پیرۆزی ئەڵڵایە الله 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 زۆر سپاس ئەوەکە دامەنێ با شتێکی تر بە یەکەوە بکەین بۆ بەخوا ئەم دوانە گرم بوو زۆر باشە وەڵامە بۆ خۆم گوێزان لێ توێش وەرەگرم هەر لەسەر ئەو مەقامە دەبینینەوە بەڵام سێ چوار
زۆر سپاس کاکەڵێت بۆ بینەران بۆ بەرنامەکەمان منم بەرنامە لە ڕەمەزانە دەستمان پێ کردووە لەگەڵ چاوان و هاوکارانمانە و دوای ڕەمەزانیش بە فۆرمی جیاوازتری شەڵار بەردەوامە بین چی تێبینیە ڕۆژانە ئاگات لە بەرنامەکەی دەستان خۆش بە هیوای بەردەوام بوون هیوای سەرکەوتن بۆ هەمولایەک تەسەوڕ دەکەم بەرنامەیەکی جوانە و بەردەوام بوونشی جوانتر دەبێت هاوکاری ئێوەی ئینشەڵڵا زۆر سپاس ئەوە فەرزە لە سەرمانیتی سپاس هەڵدێژیان عەزیزمان دەبێشتی باشیان پێشکەش کرێ سپاس دەکەم سپاس بۆەوەی کە لەگەڵمان بەردەوام بووی هەڵدێجیان سپاس زۆر سپاس بۆ ئێمە بەردەوام دەبین لەگەڵ چاوانە لەگە و بڕگە و بابەتانەی کە بۆمان ئامادە کردوون دەچمە سەر یەکەم بابەت چاوان حتمما ئەمڕۆ یادی ڕاپەڕیت بوو 34 ساڵ بەسەر ڕاپەڕی لە مەزنەکەی خەڵکی هەرێمی کوردستانە تێپەڕی لە ڕانیەی دەڤەری ڕاپەڕینەوە ڕاپەڕین دەستی پێکرد دواتر سەرجەم شار و شارچەکانی هەرێمی کوردستانی گرتەوە بەڵام من جیاوازتر لە باسی یادی ڕاپەڕین بۆ ڕانیە باسی کۆمەڵێک پرۆژەی زۆری تەواو نەکراوی ئەو شارە دەکەم کە ناویان لێ ناوە گۆڕستانی پرۆژە تەواو نەکراوەکان بەڕاستی بە دەیان پرۆژە لەو شوێنە لەو شارە ینی تەواو نەکراوە بۆیە حەقی خۆیەتی لە یادی ڕاپەڕینە خەڵکەکەشی وا دەڵێن کە یادکردنەوەی ڕاپەڕین چی لێ بکەن کە ئەو هەموو پرۆژەیان پێکی کەوتووە پێویست خزمەت نەکراون تەنانەت دەڵێن وامان لێ هاتووە کە تااقەتی یادکردنەوەی ئەو یادەمەزنشمان نەماوە بەشێک لە ئەو پرۆژانەی کە پەکیان کەوتووە یاخود لە کار کەوتون و پرۆژەی خزمەت گوزارین بۆ خەڵکی ئەو دەڤەرە بەجارێ وەستاون و ئیشان تێدا ناکرێت لەوانە کارگەی شەکری بتوێن لەوانە نەخۆشخانەی 290 قەرەوێڵەی ڕانیە کە پرۆژەیەکی پەککەوتووە و تا ئێستا دەست نەکراوەتەوە کارکردن تایە پرۆژەی دووسایدی چوار قوڕنە دوکان پرۆژەی پردە هەڵواسراوەکەی قەڵاتزێ پرۆژەی دووسایدی دەربەند و ژاراوە پرۆژەی ئاوی ڕانیە کە ئەمە یەکێکە لە کۆنترین پرۆژەکان دەبوو حەوت جارتاوەکو ێستا تەواو کرایە لە ساڵی 2005ەوە دەبوو تەواو بکرایە یاخود کارکردن تایە دەست پێ کرد تاوەکو ێستا هیچ دەنگێکی نییە یعنی لە ڕانیەی دەواازەی ڕاپەڕینەوە لە هەرکیەوە ڕۆی لە هەر کوژ و کوژبنێکەوە پرۆژەیەکەیە و تەواو نەکراوە بۆیە یعنی حەق وایە کە بۆ ساڵانی داهاتوو لەگەڵکردنەوەی ئەم یادەمەزنەیە بۆ خەڵکی ئەو ناوچە و دەبەرە ئەم پرۆژانە تەواو بکرێت و بکرێتەوە خزمەتی وڵاتیان تۆ چیڵی لەسەری چاوان هەموو پرۆژە ئاوا بە پێوە ساون و هیچیش بەداخەوە ئەبوو ئێستا ئەوە شوێنێکی زۆر پێشکەوتوو بۆ هەموو پرۆژەکان کە دەست پێکان لەوە دەستی پێ بکردای دواتر بگوازرایەتەوە بۆ شارەکانی تر بەڵام بەداخەوە کاربینی هەموو پرۆژەکان بە ناتەواوی دانراون هیچ پرۆژێکی تیانێ دڵت پێی خۆش بڵێم پرۆژێ تەواو کراوە و ئەوەی ئەمڕۆ زۆرجێکی سەرنج بوو کە خەڵک لە ڕاپەڕی لە دەواازەی ڕاپەڕینەوە هەموویان ناڕزایان دەڕبڕی لە بەرەوەی کە دڵخۆش بن بەویادە ڕاستە اینجا تۆ باسی گۆڕستانت کرد با من یەکسەر بچم بۆ گۆڕ هەڵکەنەکەی خورماتوو ماوەیە کە لە خورماتوو بابەتی زۆر سەرنجڕاکێشمان هەیە بە تایبەتی پیشەوەرەکان چەند شەوێک پێشەستە بوو لەگەڵ توانە باسی مام حاجیەکمان کرد کە 40 ساڵ بوو خەریکی شوشتنی ئۆتۆمبیل بوو جیاواز لەو ئەمڕۆ پامێری ئێمە ڕۆشتۆتە لای یەکێک لە مامەکانی ئەوێ مامنووری کە 50 ساڵە خەریکی گۆڕ هەڵکەندنە لە خورماتوو بە گوێری ئەوی لە خورماتوو خەڵکی جیاوازی تیانەتەوە جیاوازەکانی تایە کوردی تایە عەربی تایە تورکمانی تایە مامنووری ئەڵێ من بەبێ جیاوازی گۆڕم بۆ هەمویان هەڵکەندووە هەچ کەس مردە بێت بە ماوەیەکی کورد گۆڕەکەم بۆ ئامادە کردو و ناشتومە و ئەمەم لە پێناوی خوا کردووە ئێستا وردە بەتەمە ناچووە تەمەنی زیادی کردووە خۆی ناتوانێت گۆڕ هەڵکەنێت بەڵام ستافێکی بۆ خۆی دروست کردو توانە 12 کەسی لەگەڵایە خۆی سەرپەرشتی ستافەکە ئاکات و گۆڕ بۆ خەڵکی ئامادەکەن پامێر ماسیروان ڕۆشتۆتە لای مامنورین توانتووە بابەیەکەوە ببینین و خۆی باسی بکات بۆ من هاتوومەتە دوکانەکەی مامنووری دیارە مامنووری تەمەنی 80 ساڵە و کۆنترین گۆڕهەڵکەنی قەزای خورماتووە لە ماوەکانی ڕابردوودا بێ هیچ فەرق و جیاوازیەک لە نێوان نەتەوەکاندا ئەو سەرقاڵی گۆڕەڵکەن و دروستکردنی کێڵ و ڕازاندنەوەی کێڵ و ناشتنی مردووە لە قەزاکەدا من دەمەوێت بچمە لای مامنووری خۆی چیرۆکی ژیانیمان بباسکە و ئەو بەسەراتانی کە هاتووەتە پێشی لە ماوەکانی ڕابردوودا مامنووری گیانەگە بێتە ئەمرە ئازێتنەوێت نانە هەر بۆ ئێستا پاوە ئازێتنەوێت ئەگەر ببر مامنووری
تۆ ماوەی چەندێکە ئەم کارە ئەەکەیت و لە ماوەکانی ڕابردوودا چی بەسەرهاتێکی تقریبا يعني 50 ساڵ تقریبا ئیشەکە قەوڵا دەکەن فەقڕاکەم فی سەبیل الله چی گەرەکەت ئەوە لە شۆنمان تێن قەوڵا دەکەن فی سەبیل الله تقریبا نزیک 50 ساڵە حتى ئێستا فەقڕای کردمەوە کردم عەرەبی تورکمانە فەقڕاکەم فی سەبیل الله من عیشەکەم بۆ خوا عیشەکەم هەر وەڵڵا دوای ئەوەی سەر تەقەتمش لەماوە همرم نقاوسات تاك تاك بس نايل نعيش بكم بعمل دانشته جامعتش للميم بعشك للميم حاج كريمة فراشد بي حاج ياسين بي أحمد حميد بي العقبة بي وشذا نقلت للميم بالسيروان بي حمام عدا بي لين عشك الجانا ما نقيش في سبيل الله عشكا حتى إساء عشك زمان كاس العاجز كاس نكر زمان هيك لا يلاش خور الحدين بلا شهادة في سبيل الله إذا طاقة مثلنا ما والله أما نقصك كم ترجع ترمية ما منوري قال لما وقعنا الرابرود دا ايوه شون كارتان كردو ياخد شون قرطان الكردو بونو منو كسيكا مردوي كي لأمرد ايوه شون الرشد بدم يعني وياخد أخويا أنا قدر تانا كردو ياخد خد أشويد راست أخو خد وتيمكات أشويد قرطان بوين الله كان وكان ماما سيد هاشم بان كردن برون يك عز بدون قوسان بكاللورة سيد هاشم هات منو حاجاتين غراض من هاي كردمان روي من لا شيطان قول كردمان راس بلا راس بس هذيك ما بيه أول قول منو حاجاتين كردمان لورا شش قول كردمان دواهات يكتنيك دلداني خلق خزان من يواش يواش قوسان قول بلورا حتى دوسس البلي سهل لورا عيشة كان بس طاقة النباتات قائم عازكة أنا والله أول همار ممار شنو بها هباش عشكنا وباش همار ربي على والله دسما والله دسما جيش جامي وبين وباش عشكل من لك شهيدا هذا قائم بعزك هذا والله يكم قرصان شهيدا والله أول لا أول جل قوسان قوراء إمام حسن لو ركز من دواي لو رجعنا ما قلت يعني يك قوسان ما بكر راي ما له شهداء سيد هاشم رحمتي أستخسي قلت لا أمام بكنا قوسان يسوي حفارة همار بيه أوجد وباش عشكل من دستن دم زامي ودسمان هذا تا خزمەتێکی جوانی کردوان پیاوە بەڕاست ئێستا شەر بەردەوامە بەڵام خۆی ناتوانێت بەس سەرپەرشتی ستافێکە کاستافێکی 12 کەسی لە بەردەستەکە و 12 کەسە لە بەردەم ئەو کارەکەن بەڵام هەر سەرپەرشتێک ئاوازی لە کارەکەی نێناوە تا ئێستا لەشی ساغ بێ و تەندروستی باش بێ ئەو هەموو ساڵە بۆ شێوازە کاری کردووە چاوان لەگەڵ ماسیا بین و چۆنە تۆ وەڵام زۆر حەزم لێتی ماسی خۆرێکی باشم بۆ نایگری ماسیەگرم قاچم تەڕ نەبێ وەڵام من هەواڵی ناخۆشم پێ بۆ بۆ ماسی خۆرەکان بۆ ماسی خۆرەکان نا لەبەرەوە ماسی خۆرەکان ڕەنگە هەردەستیان کرد بەس بۆ ئەوانەی کڕاوی ماسی ئەکەن ڕاوچەکان هەموو ساڵی بۆ خۆتان دەزانن کە قەدەغەی ڕاوماسی ڕاگەێنرێ دوێنێ وەزارەتی کشتتوکاڵ بڵاوی کردەوە کە لە دەی سێوە قەدەغەی ڕاوماسی بەڵام زوو ئەو پۆستیان لا بردو پەشیمان بوونەوە ڕۆژارێکی ڕاگەێنراوێکیان هەبوو لە 20 سێواتە 20 ئەم مانگەوە قەدەغەی ڕاوماسی ڕادەگەێنرێت تاوەکو 26 واتە بۆ ماوەی 3 مانگ قەدەغەی ڕاوماسیە و هیچ کەسێک بۆی نییە بچێت لەسەر ڕووبار و دەریاچەکان ڕاوی ماسی بکات چونکە لەو کاتەدا ماسی گەرا دادەنێت و پێویستە ڕاو نەکرێت ئەم مودەیە ئەم 3 مانگە بەردەوام پۆلیسی دارستان و ژینگە لە کوردستانە چاودێری ئەو دەریاچە و ڕووبارانە دەکەن و هەر ڕاوچەیەکی لەسەر بگرن کە ڕاوی ماسی دەکات بە تۆڕ بێ بە قولاب بێ ئەوە سزای یاسایی خۆی لەسەر دەبێت ساڵانە ئێمە دەیبینین کە پۆلیسی دارستان و ژینگە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان چەندین کەس بەهۆی سەرپێچی مودەی قەدەغەکردنی ڕاوماسیەوە دەستگیر دەکەن و لێپێچینەوەیان لەگەڵ دەکەن هەندێک جار غەرامەش دەکرێن بۆیە باشتر وایە ئەو کەسانەی کە ڕاوی ماسی دەکەن لە ماوەی 23 تاوەکو 26 خۆیان بە دوور بگرن لە ڕاوماسی لەبەرەوە ماسیەکان گەرادا دەنێن دوای ئەو مودەیە هەر وەزارەتی کشتتوکاڵ خۆی بڵاوی دەکاتەوە کە ڕاوکردن ئاسایی بۆتەوە دەتوانن ڕاوی خۆیان بکەن چیمان ماوە جا چیمان نەماوە ئێشتا هیچمان کردووە توانە حەزە لە پیاسەی بەربارانە وەڵی خۆشە دەمێکە باران نەباریەوە بە تایبەت لە هەولێر ینی بارانێکی زۆر کەم باریوە وەڵی هەواڵی کەش و هەوان پێە ئەوەی کە کەشناسەکان باسییان کردووە
لە ئەم شەوە ئیتر باران دەست پێکا لە ناو شارەکان بەڵام بەداخەوە توانە بارانبارین لە هەولێر و دهۆک ئەگەرێکی زۆر کەم و کز و لاوازی هەیە کە باران ببارێت بەڵام پلەی گەرمی هەر بە نزمی ئەمێنێتەوە ئەمە بۆ ڕۆژوانان باشە یعنی ورێکی باشترمانەیاتێ لەوەی کە گەرم بێت و تااقەت و توانامان نەبێ پلەی گەرمە هەر بە نزمی ئەمێنێتەوە لە زۆربەی شارەکان بەڵام بارانەکەش بارێ هەر خۆشترە بەتاکی ئەرەوەڵا بەڵام بەداخەوە پیاسەی ژێر باران زۆر ئەگەری کەمەتۆبیکە ئەم ئەرەوەڵا چونکە لە دهۆک لە ناوچەکانی تر ببارێ باش لە ناوچەکانی ترە بارێ بە دڵنیایەوە بەڵام لە هەولێر و دهۆک ئەگەری هەیە بپارانی ئەگەرێکی کەم هەیە باران بارینەکە لاوازە بێ ئەگەر ببارێت لێرەش نمەنمەیەکیشمان هەبێ دڵمان پێی خۆشە تاوەکو کەشناسەکانەڵێن لە ئاخیرا والله أعلم زۆر باشە با بچینە لای پامنێرانمان من باسم کرد کە ئەمڕۆ یادی ڕاپەڕین بوو دەچینە ڕانیە پامنێرمان محەممەد علی لە ڕانیەوە وەردەگرین بزانین هەم یادکردنەوەی ڕاپەڕین و هەم ئەجوای شەوانی ڕەمەزان لە ڕانیا چۆن بووە ئەمڕۆ و ئەم شەو چۆنە دەچنە لای محەممەدی پامنێر محەممەد سڵاوت لێبێت ئەجوای ناو کەشی ناو ڕانیە کە شەوانی ڕەمەزانە چۆنە و زایدەنەوەی کە ئەمڕۆ یادی ڕاپەڕین بووە خەڵک لەسەر ئەوە چیان وتووە بەڵێ توانە ئەمڕۆ 34 ساڵ تێپەڕی بەسەر ڕاپەڕینە مەزنەکەی خەڵکی دەڤەری ڕاپەڕین لە ساڵی 1991 دژی ڕژێمی بەعسی لە ناوچوو ڕاپەڕینیان کرد و بووە هۆی ئەوەی کە هەرێمی کوردستان ئازاد بوو 5 ئەمڕۆ ساڵڕۆژی ئەم ڕاپەڕینەیە کە لە بەردەم مۆنومنتی ڕاپەڕین ئەمڕۆ بە کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆری هوەری و زانستی و ژینگەی و ڕۆشنبیری چۆن دەڵێ بە ئامادەبوونی بەرپرسان و کەسوکاری شەهیدان و سەرجەم چین و توێژە جیاوازەکان یادەکەیان کردەوە لەم ساڵدا جیاواز لە ساڵەکانی ڕابردوو یادی ڕاپەڕین کەوتە مانگی ڕەمەزانەوە و لە مانگی ڕەمەزانیشدا یادی کرایەوە ئێستا من لە بەردەم پارکی دەواازم لە شاری ڕانیە لێرە شەوانی ڕەمەزان چۆن دەڵێ تا ڕادەیە قەرەباڵغا خواردنگە و چایخانە و ئیتر بەشێک لە دوکانەکان کراون خەڵک هەم بۆ بەسەربردنی کاتێکی خۆش هەم بۆ پێویستیەکانی ڕەمەزان هاتوونەتە دەرێ و لەبەرەوەی ڕۆژانە بە ڕۆژون و تا ڕادەیەک بێتاقەتن بە شەوان زیاتر دێن کاتێکی خۆش بەسەر دەبن و پێویستەکانیان جێبەجێ دەکەن من بۆ زانیاری زیاتر هەوڵ دەدەم لەگەڵ کاسبکارێک لێرە قسە بکەم کە خواردنگەیەکی هەیە کاگارام ئەگەر کاتت هەبێت ئەم کاتت باشخێر بێ سەرچاو بیاخوا بەخێر بێ سەرچاوەکانم ئەمڕۆ یادی ڕاپەڕین بوو لەم ڕۆژەدا چیت هەیەەوە پیرۆزبایی لە خەڵکی ڕانیە دەکەم پیرۆزبایی لە ئێوە دەکەم پیرۆزبایی لە بنەماڵە شەهیدان دەکەم پیرۆزبایی لە هەموو گەلی کوڕ دەکەم وەخۆت بیرت دێت ئەم یادە نابەخۆی لەبیرم ناوەڵە ئەی شەوانی ڕەمەزان چۆن بەسەر دەبەی لێرە وەڵی شەوانی ڕەمەزان بازار تۆزێک سۆڵە لەبەرەوەی خەڵک بە ڕۆژێ بە ڕۆژوویە ناتە دەرێ ئێوارانیش هەموو ماڵێک خواردنشتی حازر دەکات بۆیە لە ڕەمەزاناندا بازار کزە زۆر ئارێوەڵە یعنی پێشووتر بازار زیاتر بوو لە ئێستا بە دڵنیاییەوە پێشتر بازار باش بوو خەڵک دەهاتە دەرێ گەنج وشت داهاتە دەرێ بەڵام ئێستا بە حکمیەوەی خەڵک لە ماڵە خواردنشتی ئێواران حازر دەکات بۆیە بازار زعیفە زۆر ئەی قەرەباڵغا بازار یاخود چۆنە لە چاو شەوەکانی لە چاو شەوانی تر قەڵەباڵغ نییە تا ڕادەیەک پێشتر قەڵەباڵغتر بوو بەڵام گەنج وشتیوە هەردێتە دەرێ بەڵام زۆر بەکەمی زۆر باشە دەست خۆش بێ سەرکەوتوی خوارز خدا کاک محەممەد ئەگەر پێم بڵێ بەخێر بێ زۆر سپاس چیت هەیە ئەمڕۆ یادی ڕاپەڕین بوو هەستە چۆنە وەڵای ئەو کاتە ساڵی 1991 تەمەنم 5 ساڵ بەعاڵ بەبیرم دێت هاتمە ناو بازار ژەم ناوە لەگەڵ بابم ئێستاوە 34 ساڵ بەسەر یادی ڕاپەڕیندا ماشەڵڵا هەرێمی کوردستان ئاوەدانە شاری ڕانیا ئاوەدانە و پێخۆشحاڵم بە ئازادکردنی هەرێمی کوردستان و زۆر باشە شەوانی ڕەمەزان چۆن بەسەر دەبەی لێرە وەڵای زۆر خۆشە ئەم ناوە ئاوەدان و کراوەیە ئێستا لە ڕەمەزاندا کاتێک کە مەلابانگ دەدا دوای مەلابانگدان وردە وردە خەڵک بە دەردەکەوێت و ئەو پارکە لێرێ و ئەو خواردنگە لە فەفرۆشەکان لێرەکانە
خەڵکێکی باش هاتوچۆیەکی باش هەیە و ئاوەدانە ئێرەکانە زۆر باشە دەستەکانت خۆش بێ کاک محەممەد زۆر سپاس بەڵێ ئەمە تەواوی زانیاریەکان بوون لە سنووری ئیدارەی ڕاپەڕین هەم سەبارەت بە ڕاپەڕین و هەمیش بە شەوانی ڕەمەزان لە بازاری ڕانیا لە بەردەم پارکی دەواازەی ڕانیا بەڵێ سپاس محەممەد سپاس بۆ زانیاریەکانت بۆ گواستنەوەی جەوی ڕانیەی دەواازەی ڕاپەڕین لە شەوانی ڕەمەزانە هەر لە شەوانی ڕەمەزانە بمێنینەوە باشە من بڕۆم بۆ کەرکووکە حیاتەکە کاروان پەیامنێری 1964 لە کەرکووک ئەنجام نەچمە لای ئەو بزانم دەنگ و باس و جەوی ڕەمەزان لە کەرکووک چۆنە کاروان سلااوت لەبێ پێم بڵێ لە کەرکووک چ باسە ڕەمەزان چۆن تێپەڕێ خەڵکی چۆن بۆ ڕەمەزان خۆی ئامادە کردووە لە کەرکووکە حیاتەکە چییە گوزەرێ بەڵێ چاوان من ئێستا لە فلکەی خوان لە گەڕەکی ڕەحیماوە ئەم شوێنێ لێ ڕاوەستاوم ژمارەیەک عەرەبانە و دوکانی لێ خواردنی جیاوازە فرۆشن ئێساسمە لای یەکێ لەو عەرەبانانە بزانم کەشی ڕەمەزان لای ئەمان چۆنە ئەم کاتت باش کاتێک تۆش باش بەخێر بن خۆش بێت کەشی ڕەمەزان لێرە چۆنە چەند سەردانێک چ کاتێک خەڵەباڵەغا سواز بۆخوا کەشێکی زۆر خۆشە زۆر باشە وەڵی زیاتر گەنجە ئیتر لە دوو کاتی جیاوازە زیاتر خەرەباڵغە بێرە پێشفتار خەڵک زیاتر دێ خواردنەبا بۆ ماڵەوە گە ماڵ مناڵێخوا لە دوای 12 شەوشەوە قەرەباڵغە بێ زیاتر خەڵک لە سین و زەرف و کافتریا و شتانە دێنەوە لەخوا بە زیاد بێ خەرەباڵغە سواز بۆخوا ئەو خواردنە چیەکەوە ناوی داوەتۆ لای جەنابێت چ جۆرە خواردنێک چەند جۆرە خواردنێکی شت هەیە وەڵی خواردنمان زۆر زۆرە لەخوا بە زیاد بێ زیاتر لە 20 خواردنمان هەیە شەرقی و غەربیمان هەیە وەڵام زیاتر خەڵک ڕغبەتی لەم گەسی غەڵوسەیە ئەوە زیاتر لە 12 ساڵە من ئیشی لێکەم سواز بۆخوا گەسێکی زۆر خۆشە بە غەڵوس و بەدارێکی الحەمدلله زۆر سارێکی مناسبە بەخوای چۆن حسابکە زۆر حسابکە بە بەلاشەی دێن لە فێکە دێنە 1000 ڕوبێ بکرێت باسی ئەوەمان بۆ بکەی ساڵانە جەنابێت تایبەتی لە شەوی لەیلەتە قەدرە شەوی قەدر لەفا بەخشی بە مزگەوتەکان ئایا بۆ ئەم ڕەمەزانە نیاز هەیە هەمان خێر ئەنجام بدەیت یان ژمارەی زیاتر پێیان کەمتر بکەیت بەڵێ سواز بۆخوا هەموو ڕەمەزانەیە زیاتر لە 10 ساڵە ئێمە خواردمان بە بەلاشە جگە لە ئەو ساڵێکەوە کۆڕۆنا بوو ئێمە ئیشمان ناکرد هەموو ساڵ بە ساڵ زیاترە ینی ئێمە بیدای دەستمان کردوتە ئەم کارە خێرخوازیە تقریبان بڵێم 500 لەفە بووە ئیسا ساڵانە هاتاکو 4000 لەفە شەکەین ئینشاڵڵا ئەم ساڵش لە مایکەوە گفت بێ زیاتر شکێن ئینشاڵڵا بە ئیزنی خۆ خوارسختاندا بەڵێ چاوان ئەوی بینێت ئەو دوکاندارا و باسی جیاوازی لەفەکەی خۆی لەگەڵ لەفەکانی دیکە کردوکەوە بەچی بەناوبانگە من ئەمەوەیە بڕۆ لای ئەو شوێنەوەکەوە چای لێ دەفرۆشن کەوا بۆنی چایەکی ئەم ناوەی نییە شۆڕاستی ئەو چای چیە بەناوبانگە لەم منتیقەیە بزانین خۆشی چایەکەی لە چیەوە خەڵک دەوری لێداوە ئەم کاتت باش بکرێت باسی ئەومان بۆ بکەی خۆشی چایەکەی جەنابێت لە چیەکەوە بەردەوام قەڵەباڵغە و خەڵکی زۆر ڕوتێکن پێشەشی بە خێراتی کەلاڵەکەتانەکەم وەمانجی ڕەمەزان پیرۆز بێت لە هەموو مسلمانی جیهان و بە تایبەتی شاری کەرکووک پێش هەموو شتێکی باسایە خۆشە دەمێت جوابی تایبەتمەندی چایەکەمان بەڕێزم خەفتەی خۆمانێ ئێمە تایبەت بە خۆمانەوە دەیگرینەوە تایبەتمەندێکەشی لەوەیە کە لە غەلووزایە بەدارە تامیدارەگرێ کە تامیداریش بوو حادەتەن وەختا چایەکەمان وەبرێت چاوی غاز بەهێز سۆشانە دروست نابێت تایبەتمەندەکەی لەوەیە کە غەلووزە و خەفتەی خۆشمانە دەستەکان خۆش بێت ئەو کەسانی کەەوە ڕووی تێ دەکەن بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە ئارەزووی چای قورسەکەن یا ئارەزووی چای سووکەکەن جوانە حادەتەن ئینسانی ڕۆژوان کە ڕۆژوە شوێنێ شتێکی چۆن بڵێ سوکەڵە ئەخوا چای مام ناوەند و سادە دەخوا بەڵام ئێمە ئیسا لە ئیستا بەولاوە لە خواردنەکانمان بەگشتی ئامادەکاریەکەین بۆ شەوانی درەنگ چکە هەن لە چایەکانمانەوە لە خواردنەکان
تحتە بەرە بەیان هەمانە لەگە بانجی بەیانە ئێمە کۆتایی پێدێ ئامادەکاری ژەگەین بۆ شوانی درەنگ وە لە چای قورس و خواردنەکان هەمووی خەڵک ڕووی تێکە و خواردنی قورسە خۆ سپاس دەستخۆش چاوان ئەمە بگەڕێمەوە لای جەنابەت لەم شوێنە بەڕاستی چایەکەی بۆنی ئەم ناوەی پڕ کردووە بۆنی هیل و بۆنی خەڵوسەکەم ناوی پڕ کردووە ئەمەوێ باسی ئەوت بۆ بکەم لە کەرکووک شەوانە گەنجان و تەمەنە جیاوازەکان ڕوو لە کافتریاکان و گازنۆکانەکەن بۆ ئەنجامدانی یاری سین و زەرف و محێبس سین و زەرف تایبەتی لە گەڕەکە کوردیەکان و تورکمانیەکان ئەنجام ئەدرێت لە شەوانی داهاتوو هەوڵە دێن بچین سەردانی چەند شوێنێک بکەین و دیمەنی ئەوێتانش بۆ بگوازینەوە. دەستخۆش حیاتم چایەکەشت ئافێت بێ بێگومان کەرکووک بۆ ناسرااو لە مانگی ڕەمەزان ناتوانە کە هەمیشە هەموو شەوان لە دوای نوێژی تەراویح یاری سینی و زەرفەکەن جا زۆر خۆشە مەجلیسیان زۆر حەزەکەم شوێک بچمەوە مەجلیسەکەێنن ئەیان بە پێشی خۆیانە ئەو سینێ نازانم وڵی منی زۆر حەزەکەم لەو جەوابی بین مەبزان لە هەولێری بڕۆی لە هەولێری شوا بزانم ئەیکەن یاریەکی زۆر بەناوبانگە جااو لە دەین لە شەوانی داهاتوە کاروان بنێرین بۆ لایەن قسەی خۆشەکەن گۆرانی ئەڵێن حیاتم و ئەوە قلێکم بەرێ ئەوەیتی قسەی کەرکووکە خۆشەنا لەبان شارەعەکە و سڵاومانەیە بۆ هەموو خەڵکی کەرکووک بەبێ جیاوازی با باسی بابەتێکی تر بکەین چاوان کەس نازانە خێر بەچیوە یعنی هەندێک جار شتێک ڕۆدا خراپە بۆ خەڵک بەڵام ڕەنگە ببێتە خێر بۆ بێزمانێک یا بۆ گیاندارێکی دیکە بە نمونە لە دوی مانگ ڕۆژی دوی مایانی 3 ڕۆژ پێش ێسا لایەن لیژنەکانی سلێمانی و لیژنەکانی قایمێتەوە دەستگیرا بەسەر 60 تۆن گۆشتی بەستوودا کە ماوە بەسەرچوو بوو لەلایەن بازرگانەوە هێنرا بوو لە بازارە لە ڕەمەزانە ساغ بکرێتەوە بەڵام دەستی بەسەرا گیران نەهێڵرا ئێستا شێڵتەری سەگە بێلانەکان لە سلێمانی بە نووسراو لە ڕێگەی چەند ڕێکخراوێکی ترەوە داوایان کردووە لە پارێزگاری سلێمانی کە ئەو گۆشتە بەستووە کە بە تەمان بیسووتیان و لە ناوی بەرن چکە خراپووە بیگوازنەوە بۆ شێڵتەرەکە و بیدەن بە سەگەکان ئەمەشە بێتە خێر و بەرەکەت بۆ ئەو سەگانە و تێرگۆش دەبن بەرپرسی شێڵتەرەکە قسەی بۆ 1964 کردووە دەڵێت ئەگەر بێت و پارێزگار ڕازی بێت بەوەی کە ئەو گۆشتە تەلەف نەکەن و بیدەن بە ئێمە بەشی چەند ڕۆژی سەگەکانمان دەکات ئەو سەگانی کە لە شێڵتەرەکان و بێنان و ئەو نابن و گۆشتێکی باشە چێتە بەردەستیان جا ئەو گۆشتەی کە دەستی بەسەراگیراوە هەم هینا و پاکەتە و هەمیش ئاژەڵی بەساغی تایە کە هێنراوە لە بازارڕە ساغ بکرێتەوە لەلایەن لیژنەکانی قامقامێتەوە دەستی بەسەراگیراوە بۆیە داوا کراوە دەڵێن تکایە هەر بەو شێوازە بە پارێزگار دەڵێت تکایە داواکەمان قبولکە ئێمەش لێرەوە وەکو هاوکاریەک بۆ شێڵتەرەکە خۆیان داوایان کردووە داوا لە پارێزگاری سلێمانیەکەین تکاکەیان داواکەیان قبول بکات و ئەو گۆشتە بەستووە لە ناو نەبن و مادام ئەوان سوودی لێوەرەگرن بیدەن بە شێڵتەری سەگەکان کارێکی جوانە بەڕاستی زۆر باش و کارێکی زۆر باش ئاگەرجێ بەجێ ڕێژەکەشی زۆرە بڕەکەی زۆرە بەڕاستی 60 تۆن 60 تۆن زۆر باسی جگەرەکەمان کردم شۆ گۆشتەکەیە جگەرەکەشیان بەنێ نابێتوانە وڵی نازانم بەس ئێمەش داواکاری بکەین بۆ جگەرەکە ئێمە لێرەوە داوا لە دکتۆر هەڤاڵە بوو بکرێکەین کە بە داواکەیان ڕازی بێت و ئەو نووسراو بکات ئەو گۆشتە بەستووە بگوازنەوە بۆ شێڵتەری سەگە بێلانەکانی سلێمانی چۆنە جێگەی زۆر دڵخۆشیە کە ئێستا خەڵک ڕاستە هەنێک کەسن بە کەمی کە ئازار و زیان بە ئاژەڵەکانە گەێنن بەڵام کۆمەڵێک کەسی کۆمەڵێک ناوچەی زۆر باشەیە کە ئێستا گرنگی زۆر بە ئاژەڵەکانێن و هاوڕێتێکی زۆر باش لە نێوانیان پیا بووە بۆ نمونە شێروان مەزن کە لە ئیداری سەربەخۆی سۆرانە لەوێ نزیکەی 100 ساڵی ڕێکە لەوێ ئاژەڵ دۆستی بۆتە پیشەی ئەوان و بۆتە دیاردەیەکە ئاژەڵەکان لەگەڵ مرۆڤەکان هاوڕێتێکی زۆر باش لە نێوانیان دروست بووە بە شێوەیە کە بۆتە کولتور لەوێ 100 ساڵ ئەبێ کە لەوێ هیچ ئاژەڵێک نەکوژراوە بە ئاژەڵی درڕندە و بە ئاژەڵە ماڵیەکان و بێدەنگ و سەلامەتەکانەوە ئیبراهیم سەعید ئاژەڵ دۆستێک و ژینگە پارێزێکە لە شێروان مەزن لەوێ ئەو ڤیددیوانی بۆ 1964 نردووە کە ئەبینن بزنەکێویەکان نزیک بوونەتەوە هاتوونەتە ناو شاخەکە و لە مرۆڤەکان نزیکن ئەڵێ جاری وهەیە بە شێوازێک لیان نزیک ئەبنەوە کە ئەچنە ناو ماڵەکانیان و هیچ ئازارێک بەم ئاژەڵانە ناگەێنن لەگەڵ ئەوەشە
یارمەتیان ئەن بێجگە لەم ئاژەڵانە ئەو ئاژەڵە درندانەشی کە لە لیان نزیکە بنەوە بە هیچ شێوەیەک ئازاریان پێ ناگەێنن و ماوەی 100 ساڵ ئەبێ لەوێ هیچ جۆرەدارێک نەبڕاوەتەوە ئازاربەدارەکانیش نەگەێنراوە نەک بە تەنها ئاژەڵەکانیشیان بە تەواوەتی پاراستووە ژینگەی ئەو ناوچیان بە تەواوەتی پاراستووە توانە زۆرە تەمەنێکە 100 ساڵ بێتەوە ژینگەت بپارێزی من لە ناوچەی بەرزان تێبینی شتێکی ترم کردمە فرە زۆرەی ئەبجارە کەباری بوو ینی ڤیددیوەکمان ئاوڵاتێک بۆی نردبووین بۆ 1964 ئاژەڵەکان هاتبوونە بەردەم ماڵەکان بۆ خواردنوانە حتا داوای ئەویان کرد کە خواردنی ناو لە قوتونرایان نەدەنێ خواردنی فرێشیان بدەنێ زۆر جوانە بەڕاستی و خزمەتکردنی ئاژەڵە کێویانە کە دەبنە دۆستی ژینگە و دۆستی خەڵکیش بابەتی ترمان ماوە لەگەڵ شیرینیە وەڵای ئەتوانم وەڵام بەمەوە بینمان زۆر خراپە ئێواران باشە ینی کۆنتترۆلی ئەومان کردووە کە بەس بە خورمان ڕۆژۆکەمانشکێنی بەڕاستی دوای ئەوش نانەخۆین بێەوە ناخۆش من بۆ خۆم هیچ شیرینیەکم نەخواردووە ئەم ڕەمەزانەوە بڕوا ناکەم بیشی خۆم بەڵام خەڵک یعنی بەردەوامە لە شیرینی خواردن بە تایبەت بۆ بەربانگ کە ئێواران لە سلێمانی شوێنێکی شیرینی خانەیەکەیە دیلانی پەیامبەرمان سەردانی کردوون شوێنێکیان کردوێتەوە کە بە خۆڕایی ئەگەر خەڵکێک کەم دەرامەت بێ نەتوانێت شیرینی بکرێت بۆ ماڵ و مناڵی ئەوان لەوێ بە خۆڕایی شیرینی پێدەدەن و دەڵێن هەر لیان کە دێنە ژوورەوە ئەو کەسانە لیان تێدەگەین یەکسەر کارمەندێکمانداناوە بۆەوە پێشوازیان لێەکەین بە ڕێزەوە شیرینەکەیان بۆ پێچینەوە پیانە دەین لەگەڵ ماڵ و مناڵە پەیامبەرمان لە سلێمانیەوە چۆتە لای ئەو شیرینی خانەیە با بیبینین بزان ئەوان ئامانجیانشی بۆ لەم کارێکی کردویان فلکسی دوکانێکی شیرینی چەند ڕۆژێکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەنگدانەوەیکی زۆری هەیە کە لەسەری نووسراوە ئەگەر ناتوانین شیرینی بکڕێت و باری دارایت باش نییە شەرم مەکە و بێ شیرینی بەربانگ مەکە بۆ ئەوی خۆشەویست بێ بەرامبەرە ئەم کەسە کە بۆ ئەو کەسانی کە تایبەت باری دارەیان باش نییە شیرینیان بێ بەرامبەر دەداتێ چەمن هاتوومەتەوە شوێنە دەمەوێت قسە لەگەڵ یەشێک لەو کەسانی ئێرە بکەم سڵاو لێ بێ کاکە من بەخێر بێن سەر ئەم پرۆژەیە چییە؟ ئایا خەڵک خۆیت بڵێ بارەی داراییم باش نیە شیرینیم بەرێ؟ بەڵێ بێکومان ئێمە لامان ئەڵە شیرینی هەیە بۆ ئێوارە بیخۆین ئێمەش لیان تێگەین و یانخینە سەر و سەر چاوە ئەمە پرۆژێکی زنجیرەیە کە هەموو ساڵە بەردەوامین دووبارەیەکەینەوە و شوێنێکی تایبەت دەکەین و ئینشاءڵڵا ئەم ساڵ هاتەوە بە تایبەت بۆ ئەو پرۆژەیە ئەم پرۆژەیەماندا دامەزرانەوە لەبەر ناوبانگ نییە لەبەر بازار نییە لەخوا بەزیابێ کۆمان بازارمان هەیە ناسرابین تەنها لەبەر مرۆڤایەتیە ئەمە زۆر گرینگە ئەمە لەبەر چاوتان بێ ئێمە بە هیچ جۆرە پێویستمان نە بە بازارە نە بە ناوبانگە ناسراوین کاکە من ئەو خەڵکانی کێنێرە چیتان پێڵێن کاکە باری دارایی باش نەبێت چۆن تێتە گەێنێ بە تایبەت یایەنە لای خۆمەوە یایەنە لای دایک و باوکمەوە پێمان دەڵێن شیرینی هەیە بۆ ماڵەوە یا حەزمانە شیرینیە بۆ مناڵەکان هەیە ئێمە کرێکارین یاڵە کرێ چیمتر یەکسەری تێگەمەڵم بەسەر چاوم بەشێکم جیا کردوەوە کارمەندێکم داناوە تەنها ئەوە کات زۆر نەو کەسانی کە سەردانەکەن و باری دارەیان باشە؟ بەڵێ ڕۆژانە بەرەبەرە زییا کاتر هەموو ڕۆژێک ئەبێ بەدوو ئەونا ئەبێ بەسێ ئەونا ڕۆژ بە ڕۆژ لە هەڵکشانە هیچ حاڵەتێک هەبوو کە تا ئێستا لەبەر چاوە لانەچێ کەسە کات بێ زۆر ئازاریە بیت بەڵێ زۆر کەسەیە کە توانایی نییە یا قاچی نییە بڕۆیە هەر یەکسەر دیارەکە ئیبینە من بڕواکە خۆم بۆ ناگیرە ئێمە خۆمان لە بنەماڵێکی هەژارەوە بووین باوکم کوڕی پیاکی هەژار بووە لێوە دەستمان پێکردو باوکم هەموو جارێکە چیرۆکی باوکی خۆی بە ئێمە باسەکە ئێمە هەڵپێکی ترمانەیە بۆم پرۆژەیە ماڵ بەبەخشین کەمەکە؟ نە زیاکە کەم ناکە بە هیچ جۆرێک جا هەستێکی زۆر خۆشێ جا بە شتێکیشتان پێ بڵم لێرەوە بڕوا بکە ئەم پرۆژانە تاموچێژێکی زۆر تایبەتی ئەمە خۆراکێکی مێشکیە هەموو کەسێ هەست بەم خۆراکە ناکات ئەو کەسانی سەردانتانەکەن زیاتر خواز لەسەر چییە لێرە چیتان هەیە؟ زۆردەی ئێمە بۆی مانگی ڕەمەزانەوە پیرۆزبایی مانگی ڕەمەزانیشتان لێکەم لوقمە قازیەکەمان بە هەنگین دروستەکەن شیلەی کەمە بامێکەمان ئەنجا شەربەتەکەشمان شەربەتەکە هیماڵی خۆمان شتێکی تایبەتە چەند ساڵەکە بێ کە خەریکی ئەوەین بەڵام لوقمە قازیەکەمان بەهۆی ئەوەی کە هەنگوینێکی زەراعیە بەکاری هێنین ئەنجا شیلەی کەمە خەڵک زۆری حەز لێ کەسانی ئێستا حەزیان لە شیرینی زۆر نییە حەزیان لە شتی کەم شیلەیە چونکە ئێمە هەمووان ناڵێنین بە نەخۆشی شەکرەوە بەڵام ئەمە فەرقیە بە هیچ جۆرێک شەکرێکی خراپی تیانە هەنگوینە لەگەڵ
شەکری گەنمەشامیە کە هیچیان زیانی نییە بۆ هیچ کەسێک. کاگە من ئەمە تاوکو کۆتای ڕەمەزانم پرۆژەی ئەوە بەردەوامە بێ؟ بەڵێ هەرسی ڕۆژی مانگی ڕەمەزان بەردەوا بێ ئینشاءالله هەموو ساڵێکیش بەردەوامە بین پشت بەخوا. بەڕێستان بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئەمە ئەو شوێنەیە کە هاوکاری ئەو کەسانە دەکات کە بەری دەرەیان باش نییە. چەندی شوێنی دیکەش لە شاری سلێمانی هەیە، چەندی کەسی خێرخواست هەیە کە هاوکاری کەسانی نەدار دەکەن، کەم دەرامەتان دەکەن بۆ ئەوەی کە هاوکاریان کە لە مانگی ڕەمەزاندا بۆی ئەوانیش سەر سفرەکانیان پڕ بێت و بتوانن هاوشێوەی کەسانی دیکە بەرپا بکەنەوە. وڵای من ئێوارەکەم بابەتم بینی یەکشت ئیعترافی کەسەکان لە ڕابردویان زۆر مهمە و بتوانن یعنی تەرجمەیکەن بۆ حیاتی داهاتویان و خەڵکی ترسوودی لە بینە. یە قسەی ئەو کوڕە چاوانەوە وتی کە باوکم کوڕە فەقیر بووە، بۆیە ئێستا گەرم و گرتریان دەکاتەوەی کە بەو شێوازە یارمەتی خەڵکانێک بدەن کە نەتوانن شیرینی بکرن لە ڕێگەی دوکانەکانەوە کە شیرینی فرۆشتنە. توانە ئەو هەڵوێستانە زۆر جوانە بە تایبەتی لە مانگی ڕەمەزان ئەو هەڵوێستانە زۆر لە ناو خەڵکا بینرێ. هەر بۆ نمونە ئەم شەو لە کارەکانی ئێمە ئەوە شیرینی خانەکەی ئەو کاکەی کەرکووک کە باز لەواکە لە شەوانی قەدر 1000 بۆ 1500 لەفا ئايات بە خەڵک، ینی ئەوانە زۆر جێگای دڵخۆشیە. هیوادارم بەردەوام بن. هیوادارم. بابەتێکی سەرنجڕاکێشتان بۆ باسکەم. باشە. محەممەد کاکل لە گۆپتەپەیە 7 پارچە ئاسن لە ناو گیانایەتی، بەڵام عاشقی بۆ شمشاڵەکەی وای لێ کردووە لە شمشاڵژەندن نەکەوێت. ئەم کاکەیە تەمەنی 50 ساڵە بە ئەکادیمی نەیخوێندووە، بەڵام عاشقی بۆ شمشاڵەکەی وای لێ کردووە کە بێتە شمشاڵژەنێکی باش. بێجگە لەمە بەهرەیەکی زۆر تایبەتی هەیە لەبەرەوەی کە جوتیارە ڕۆژانە چۆتە سەر ئەرزەکان و باڵندەکان و گیاندارەکانی بینیوە لەوێ دەتوانێت تەقلیدێکی زۆر باشی باڵندەکانیش بکات. پەیامنێرمان عەزیز لە گۆپتەپە ڕۆشتۆتە لای کاک محەممەد کاکل لەوێ خۆی دواندوو و خۆی باسی بەسەراتەکەیە کات، باز لەوا کات کە گول لە تۆپ گول لە هاوەنێکی بەرکەوتە ببورن بالك دمي خوي گوێبیستی بیم بزانین ڕووداوەکەی چۆن بەسەر هاتووە. من ناو محەممەد کاکلە خەڵکی گوندی گۆپتەپەم لە منداڵیمەوە بڵێن لە تەمەنی 12 ساڵی و ئەوانەوە دەستم کردو بە ئیشی بیر هەڵخەندن دەوری دە 12 ساڵ بیرم هەڵخەندووە. دواتر بووم بە پێشمەرگە ساڵی 2004 ساڵی 2004 بووم بە پێشمەرگە ئیتر هەتا 29 دوانزەی 2014 ڕۆژی 29 دوانزەی 2014 لە شەڕی دژ بە تیرۆرستانی داعش لە نەهرەوان بریندار بووم. ئیتر کە لەوێ بریندار بووم هاوان لێدام بەشداری شەڕی زۆرم کردو. ئیتر کە لەوێ بریندار بووم و گواسترامەوە بۆ خەستەخانەی جمهوری کەرکووک. ئیتر لەوێش شەوێ لەوێ مام و برمیان بۆ سلێمانی. ئیتر هەموو لەشم پارچە بوو، نەزیف داخلی بووم، تقریبان 5 شەوش لە خەستەخانە بووم. ئەم هەموو پارچەی لێدام، ئیتر 3 پارچە بڵێن لە سنگ مایە، 8 پارچە ئاسن لە قەلمان ماوە. چون بۆ خەستەخانەی فاروق لەوێ ئیتر 50 دقە لەژێر فەحسا بووم، وتیان ئەو پارچانەی سنگت دەرناکرێ، ئەگەر بێت و بۆ دەرکەن دەبێت فەتح سەدرت بۆ بکەن. ئیتر دوای ئەوە گۆز و ئفلیس دەبی و هەتا دەبێت لە جێگای بکەوێ. ئەوەی ئەژنۆشم هەر عینەن دکتۆر موهانە سەبری وایە گوتی ناتوانین دەریکەن دەبێت ئێسقی بۆ بشێنی، ئێشتی بۆ بشکێنین هینە بێ گۆز و ئفلیس دەبی. من لە منداڵیمەوە لە تەمەنی 7 ساڵیم وانەیە هیوایەتم شمشاڵ و فێقە و زەلە و ئەمانە بوو. ئەنجا ئاوازەکان تەمان ئاواز زۆرە، هەموو ئاوازێک ئەزانم. وەکو پشو خواردنەوە زۆر مەراقم بوو. لە ساڵی 89 ئیتر هەموو شەوێ شمشاڵم لێدا دوعامە کردم و دیارە بخوای فێری پشو خواردنەوە بم. ئیتر نیوەڵا شەوێکیان لە خەوما بوو، ئەوە حرفم پیا کرد و نابڕا وەڵا بەیانیانێکی زوو سەعات 5 لە خەو هەستام حرفم پیا کرد و نەبڕا. داکەم وتی ئەوە چێکەوە بۆ مێشمانە بێ بەیانە. وتم وەڵا تەواو فێری هونەرەکە بووم، فێری پشو خواردنەوە بووم. برادەرێکم هەبوو شێخ حەسیبی مامڕێسی هەزار ڕەحمەتی خوای لێبێ، ئەوە مامۆستا بوو. ئەو پێی گوتم ئەوە پەنجەکان هەمووی بەکار بێن و ئاوازەکانی فێر کردم. ئەنجا دوای ئەوە حەزم شووە سەر باڵەبانم کڕی. جا باڵەبان ئەنواعی هەیە، ئیتر هەیەی لە 45,000 هەتا 150,000. ئیتر ئەم باڵەبانە
ئەم باڵەبانە بەڕێز ئەم کاک پشتیوان ماڵی ئاوە بێ چوو لە وڵاتی ئەرمینیا بۆمی هێنا بە هەدەیە خۆشترین سەوتی هەیە دەست و چای خۆش بێ بەڵێ خۆشم ئەزانم خۆشم چاچی لێزانم یعنی هەتاوەکو ئێسار نەگە 20 شمشاڵم دروست کرد بێ یعنی شمشال خۆم چاچی لێزانم بۆ ڕێکەم دەست کە خۆم ئەوە دروست دێکەم ئەمە ماوەیەکیش خەریکی زەرعات و شت بووم ساڵێکیان لای شێخ دلێر زەرعاتم کردبوو ئەوە پێشەوەی کە بڵێن ببم بە پێشمەرگە پێم وابێت لە دەوری 2001 و 2002 ئەوانەیە بوو لە شێخ دلێر زەرعاتم کردبوو وەڵای تر منش مەراقم شووە سەرچی مەراقم شووە سەر لاساییکردنەوەی کۆترە گاپەلە و کۆترە بیبیست و کۆترە باریکە و ئەمانە جا ئەمەشان لاساییکردنەوەی کۆترە بیبیستووە ئەمەشان لاساییکردنەوەی کۆترە باریکەیە جوان بوو پیاوێکی جوان بووە ئەو بارانەی هەبوو خۆی بەوە مەشغوڵە کار ڕۆژانە شتێکی جوانە ئومێدێکی زۆر باشی هەیە گوێنەیەوە بەوەی پارچەیەتی برەو بە هوەرەکەی لەگەڵەوەی ئەکادیمینە بە هیوای کە تەندروستی زۆر باش بێت چاوان وابزانم هیچمان دەماوە بۆ ئەم شەو بەسەوانیە ئاسبەی شەو بە کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاوازترەوە دێنە وڵاتان هیوادارین کە ڕەمەزانتان باش بێ تەندروستیتان باش بێ تا سبەی شەو ماڵتانەوە هەر شاد بن ماڵەوە